سلێمانی کرایەوە کە ئەویش پێشانگای تایبەتی زۆر بەڕێز کامەران کارگەشیە کە چەندین تابلۆی جیاوازی نمایش کرد. دیارە ئەمە هەشتمین پێشانگای بەڕێزیانە کە بە شێوازێکی جیاواز لە پێشانگەکانی تر کاری کردووە و کارەکانیش نمایش کراون. زۆر بەڕێز کامەران کارگەچی ئێستا میوانی کورسات مەگەزینەکە. کامەرانگیان سڵاوی لە بێوارەت باش بێ. سڵاو لێەوە، سڵاو لە کورسات، سڵاو لە بەرنامەکەیەوە مەگەزین، سڵاو لە هەموو کامێرمەنانی کە لە دەرەوەی ڕوویاکە یەکتریە بینینەوەوانە. سڵاو لێ و هیوادارم بەردەوام خزمەتی هونەرمەندان کە نەم بەرنامەیە. دووبارە بەخێر هاتی. زۆر سپاس بۆ ئێوەش. اینجا ئەوە سەیرەکەم هەموو ستایلەکان و هەموو ڕەنگەکان و بەس بینێکی زۆر باشت لەگەڵ سروشتی کوردستان هەیە. ئەمە لەبەرەوەیە کە خۆت لە باخچەکان بوویت، لەوێ بەڕێوەبەر بوویت و لەگەڵ وەرزەکانیشا کارت لەگەڵ سروشتا کردووە. اینجا ئەمانە بوون بە تابلۆ ئیلهام بوونیان چۆنم جارە کارە کرد؟ وەڵام من بە حکمی ئەوەی کە 15 ساڵ بەڕێوەبەری باخچەکان بووم، هەم 4 ساڵیش باخچە و پارکمان کردووە لە سلێمانی. بۆ نمونە ساڵی 2006 پارکی دایکمان دروست کرد. من دار و درەخت هەر لە سروشتی مناڵیمانەوە دایکمان هەر فێریەوە بووین ئێمە لەگەڵ ڕۆحە تێکەڵاو بووە لەگەڵمانانی دار و درەخت و جوانی و سەوزای و گوڵ و گوڵزار و ئەمانە. لەبەرەوە بۆ بە شتێک لای ئێمە دار و درەخت و بە تایبەتی لای من بووە بە شتێک هەستەکەم، ینی ڕۆحێکە لەگەڵما بەینێکە ناتوان لە من دەرناچێت لەگەڵما ئەژی. لەبەرەوە کە دارە ڕوێنن زۆر دڵخۆشە بم، کە دار بە جوانیە بینم زۆر دڵخۆشم، کە دارە بڕنەوە زۆر خەفەتی بینی لەوانێ ئەووارێک کە بۆ شوێی بینم دارێک کەوتووە یا بڕاوەتەوە ئەچمە ماڵەوە زۆر بێتاقە دەبم. باشە، هەستی کامەران چۆنە کە دارێک ئەڕوێنێ یان کە دارێک لە ڕێگەی کارێکی شێوەکاریەوە دروستەکە کامیان خۆشترە؟ من بەنیسبەت منەوە داڕوان ئەوە سەقفێکە، ینی ڕۆی زەمانێکە، ینی من لەوانێ نەتوانم لەو مەسئولیاتانیم داریکە بڕوێنم، بەس تەرجیعی خەڵکەکەم. بەس وەکو تابلۆ من گوزارش لەوەکەم دار و درەخت، ژینگەی جوان، سروشتی جوان، مرۆڤی جوان دروزەکە. من لای من ئەو نەزەریە تیۆرە وایە، یعنی ئەگە سروشتی جوان هەبێ مرۆڤی جوان دروزە بێ، کە مرۆڤی جوان دروست بوو شتی جوانترە بینرێ. لەبەرەوە ئەگەر هەتا سروش جوان بێ خەڵکی جوانە بێ، هەتا سروش جوان بێ شتی جوان دەرەکەوێت، هەتا سروش جوان بێ و شتی جوان هەبێ شتی تازەگەری تازەیەتە پێشەوە، ئاوەدانی زیاترە بێ، خەڵک زیاتر کامەران و بەختەوەرە بێ. لانی کەمەوە تەندروستێکی باشیشمانە بێت، تۆزێ ئۆکسیجینی پاکەڵە. من زۆر دڵخۆشم بەوەی کە ئێستا باخچە و پارکەکان و دار و درەخت لە سلێمانیە زۆرترین ڕێژەی سەوزاییە لە هەموو کوردستانی عێراق و لە عێراقا. عنی ئەوە یەکێکە لەوانەی زۆر دڵخۆشمەکە. لەبەرەوە من پەنام بردووە بۆ تابلۆ دروزەکەم بە شێوە تعبیریەکە، بەو شێوەی کە خۆمەی بینم بە سروشتێکی جوان بە تعبیرە لە خەڵکی یەگەیەنم کە ئەمە درەختە، ئەمە قەیدارە، ئەمە و نەخشانەیە کە لە دار و درەختەوانە ئایبینم. باشە، ئەم وێنانە زۆرینەیان خەیاڵی کامەران خۆین یاخود بەشێک لەو یادگاریانەیە کە خۆی لە نێو باخچەکانی با بڵێم سلێمانی بە شێوەیەکی گشتی جارێکی تر ئەو وێنانە لە بیر و هزری ئەوە ماوەتەوە و دووبارە ئەوێت لە تەمەنێکی جیاوازە بیان کات بە تابلۆ. من ئەگەر تەمەن باقی بێ، ئەگەر ئەو تەمەنە قۆینەی لەسەرمەوە نەبێ کە شەوە خۆم ینی خەو بە هەموو عدارێکەوە بینم، ینی حەزەکەم زۆر تازەگەری لە دارا بکەم، ینی تەمەنەکە ڕێم بەعنێگەر 10-15 ساڵمەوە پێش بگەڕێتەوە، ینی دارەکەم بە شێوەیەکی کە ینی کۆمەڵێ تابلۆی کە دروزەکەم. ینی باشە لەگەڵ دارا بینە باشیان لەگەڵ گوڵ و بابەتەکانی چیمەن و زۆر شتی تریشە. من دار بە هێزێکی زۆر گەورەیە بینم، ینی خۆم دار بە هێزێکی سروش دەبینە، این باڵانسێکە محارەبەی سروشتەکە، ینی هەت ئۆکسیجینەیە، ژینگەیەکی جوانەیە، منزورێکی جوانە، سێبەرەیە، ینی ئەمانە بەڕاستی زۆر جوانە. ئەجا دار کۆمەڵە تعبیری تیا، ینی تۆ دارێکەکەی لەسەر گردێک، ئەو گردە کۆمەڵێ
شتی تیابینی ینی مڕەبعاتی تیابینی ڕەنگی تیابینی درەختە بۆ باڵا بەرزێ لەبەرەوە دار بە قوتێکی زۆر گەورە بینم یعنی دار بە شتێگە بین بە هێمای ئازایەتی و جوانکاریە بینم هەموو کاتێک ڕنگدانەوەشی لە کارەکان تا هەیە چکە ئەی بینم اینجا بەبزانم بۆ ئەم پێشانگایە مەهشتمین پێشانگایی تایبەتی تۆیە چ جیاوازێک هەبوو لەگەڵ ئەوانی تاچکە خۆشت ئاماژەت پێکرد کە کەمێک کارەکانی ئەم جارت لەوانی من ئەم جارە جیاوازەکەی لەوەیە بوو من ڕێچکەیەکم هەڵبژاردووە ئەمە بووە فۆرمێ بۆ خۆم کە دار بە هەموو نەخشە و نیگارەکانی عەرزیش بۆ شێوەیە بینم ینی خاگە بینم بە هەموو ڕێگەکانیەوە ینی تێکەڵی یەکەم وەکو فەرشێک وەکو ئەوەی کە چۆن دایکم لە مناڵەیە بیرمیە بە تەونەکەی نەخشی جاجمیە کرد تێگە و نەخشانەی تا دروست دەکرد منیش ئەو نەخشانە مێناوە هەم کارگەچێتی هەم وندیسیەکەم هەم زەرائەکەم هەمووی تێکەڵ کردووە لە ناو تابلۆکان لەبەرەوە ئەمە کەم بە ڕێچکەیە و بەردەوامی ژەبم بەس تازەگەری تیاکەم واتە من معرەزی حوتم جۆرێ بوو بەس هەر بەو شێوەیە بوو معرەزی هەشتەمم بەم شێوەی بینم لەوانەیە ئەگەر تەمەەن باقی بێ نوێم هەر بە شێوەیەکتر ینی تازەگەری کەیتیاکەم هەردارەکانی هەرێمی کوردستان و سلێمانین بەڵام جیاوازە بن ئەم جار هەمووشی داری بەڕووە هەمووی داری بەڕوو داری بەڕوو یەکەم زۆر معەممەرە دارێکە کەمترین مەسرەفیەوێ دارێکە هەموو باڵندەیە میوانیە بێ هەموو باڵندەیەک لە هەموو دنیاە هەموو باڵندەیەک هەموو گیانەوەرێک میوانیە بێ وەکو دارەکانی کە نییە کەواتە داری بەڕوو دارێکی جیاوازە لە دارەکان زانیاریمان بەرێکە کامەران داری بەڕوو معەممەرە زۆر و داری بەڕوو نافۆتێ دار بشتوتێ هەر هەڵەیاتەوە دار خۆی ڕێگەکەی ئاسۆیی ینی لا هەموو شوێنی کە هەڵەیاتەوە چاگە دیقەت بی 20 ساڵەمەوە پێش سەیری لاپاڵی شاخەکان کە و شاخانەی دەروی سلێمانی کەمترین داری سەوردە و دەزیای کردووە خۆمە خەڵک نی ڕوانەوە طبیعەت ڕوانێتی ئەو طبیعەتە جوانەیە کە وڵاتی ئێمە هەیەی ئەو طبیعەتەیە کە خوایینەتێ وردە وردیتر زیاترەکە بەس لێ دەستی مرۆییتیانە بێ ببڕێتەوە و بسووتێنرێ ئیترە تا بێت دار جوانە داری بە ڕوژێکە لە دارانی هەم معەممەرە ینی تەمبەتەمەنە هەم دارێکە نەخش و نیگاری زۆر جوانیتە لق و پۆبی زۆر جوانیە گەڵایەکی زۆر جوانیە و گەڵاکانیشی زۆر سوودمەندە بۆ حیوانات دەگە بخورێ بۆ عەرزیش سوودمەندە ئەتوان بڵم داری بەڕوو بە هەموو مواسەفاتەکانی کە لە هەموو دارێ بە قیمەترە باشە اینجا دارە بەڕوەکان لای کاکامەران لە کام وەرزەیە زۆر تایبەتترن بۆ کێشان یەک وەرزیانم پێ بڵێن لەوانەیە هەموو وەرزەکان جیاواز بن بۆ چاوی تۆ بەس بۆکانیان زۆر تایبەتترە جوانترین دار لە پاییزا جوانە پاییز داری بەڕوو زۆر زۆر جوانە چکە بۆ دارێکە ڕەنگەکانی بەرەو ڕەنگی پاییزە ڕایم پێ دەڵێ ئەیترەوە پاییزات خەریکن گەڵاوەرێ ئاوە اینجا ڕەنگەکانیشی تایە من لەو وێنانەیە تقریبن 6 تابلۆم عەرز کردەوە خۆی دە تابلۆ و چوارم عەرز نەکردووە هە لە سەد دارە ئەم دارانە هەرێکی بە شێوێ منەی بینم ینی لە ڕۆژا بە شێوەی بینم لە عەسرا لە شەوە لە بەرە بەیانە بە شێوەیەگەی بینم ئاوایە ئەوەی کە هەمیشە تایبەتمەندیە لە نێو کارەکانی کامەرانە ئەوەیە کە کارەکانی نافرۆشێت بەڵکو ئەی بەخشێت اینجا بزانین کاری ئەم جارەش و لاشتەمین پێشانگای تایبەتی ئەوە کارە هونەریەکان چۆن بەخشراون کە کامەران چیت لێکردن من ئێمە بڵێ معرەزی پێنجەم و شەشەم وانە کۆمەکێکمان کرد پێشکەشی قەسخانەی وام کرد حوتەم خەڵک کە داوایە کرد ئەم بردەوە گەلەریەکەم دوایی بۆمە ناردیا بۆمە بر بۆ فەرمانگەکەی کە داوایە کرد معرەزی هەرشیش بەڕاستی خەڵک زۆر داواکە من ڕاستە کلفەیەکی زۆر لەسەر تابلۆکانم کەوتووە و فەقیریش نین بەس دەوڵەمەنیش نیم هەر مەعاشی دایرەوە لەو مەعاشەوە دەگرم بەس دەغیلەمە ینی کوێیەکەمەوە کتێوی پێ چابەکەم و معرەزیشی پێەکەمەوە بەس من پێم خۆشە وەڵام من جارێ بە قەرزێنم لە عەدنانی شارەوە مانگانە یەمە بەس من پێم خۆشە تابلۆ من وەکو خۆم تابلۆ نەفرۆشم چکە من نەهاتوم بۆ ئەوی تابلۆ پارەی پێپایە من تابلۆ لە پێناوی ئەوەیە کەم هونەرێ پێشکەشی خەڵکەم واتە خەڵک پیشان بم کە ژینگەی شار زۆر جوانە ژینگەی کوردستان زۆر زۆر جوانە ئەو ژینگەیە کێما بێ خزمەتیکەین ئەو داران و ئەو نەخشانەی لەسەر قەی دارەکەم ئەوانەیە کە خەڵک تامەزرۆ بێ بیبینێ
یعنی من خەڵکێکە بووە دارەکانی منی بینیوە لە معرەزی حوتە زەڕەبی نوشتم ماونێت چون سێوتی وڵا چون سێی داریان کردیانەوە نەخشانەمان بینیوە ینی من ئەمەیە خەڵک تامەزرۆ بکەم بە دار چۆن قزمەتی دارکە داری خۆش بێ یەکێکیش بابەتێکی تریش کە ئاماژەت بێت کە کامران ئەوەیە بەخشینی کارە هونەریەکانتە بە بەشێک لە فەرمانگە حکومیەکان بۆ ئەوەی کە لە بریلانی کەم کارەکانی تر ئەو کارانی کە دەستینین یا خۆتی هونەرمەندانی کوردنین لە بری ئەواندا بنرێت و خەڵکانێکی زۆریش کە سەردانی فەرمانگەکانەکەن ئەوانیش لە ڕێی با بڵێم سەردانیکردنیانەوە توان کارەکانی تۆ ببینن ئاشنا ببن بە تۆ وەلانی کەم وەکو خۆت پەیامەکەی تۆش بگات لەو ڕێگەیەوە شتێکی کاڵم هەر لە مەگەزینەوە من داواکەم ینی حکوومەتی هێرێم ناکرێ ئێمە لە شاری پەیتەختی ڕۆشنبیری هەین 470 شێوەکارێ لە سندیکای هونەرمەندان 470 هەموو تابلۆ دروستەکە ناکرێ هونەرمەند شێوەکار هەر تابلۆ دروستکە و بیبەخشێ ناکرێ هەر تابلۆ دروستکە و کەسەی نەکڕێ من نا بەس هەندێ هونەرمەندەیە ئەگەر لە پیشانکە دوو تابلۆی لێ بکڕی سێ تابلۆی لێ بکڕی ئەچێ بەو پارەیە لەوحا کڕێ ئەی تابلۆ کڕێ بۆیاغە کڕێ فڵچا کڕێ کەرەستەکانی کە بۆ نمونە من لە پیشانگای حوتەما دوو کتێب چاپ کردووە بە دەلیلەوە ئێستا کوڕاستەیەکم چاپ کردووە بە کتێبێکەوە یعنی بەڕاستی قاعەیە مەسرەفی شتانێ بەس ئەمە لەوانێ من ئێستا بتوانم لەبەروی معاشەکەم باشە ینی موچەکەم باشە بەس لەوانەیە هەندێک فەنانی هەر مەعاشخۆر نەبێت بەرە من داواکەم لە مەگەزین لە بەرنامە جوانەکەی کورساتەوە و لای ئێوە بڕیارێ بیرێ ینی مۆڵ و ئوتێل و ئەم بازار و ئەم تیجاریانە بینانەی کە ئاکرێمانە ڕەزامەندی بەلەدیبا لەسەر نەبێت تاک و تێگی تابلۆی هونەرمەند و شێوەکارەکانی سێمانی تیابێت سیرامیکە نەحتە تابلۆیە بۆی ئەو هونەرمەندە شێوەکارە تەشجیعیکەی هەر لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزین و لەسەر وتەی کاکامران بۆ هیواین بەشێک لەو کەسانەی کە مۆڵ دروست ئەکەن یاخود شوێنە گشتیەکان و خاوەنین بتوانن ئەگەر بە مەرجیش نەبێت خۆیان دەستگیرۆیی بەشێک لە هونەرمەندان بکەن لانی کەم و کاکامران وتی چەند تابلۆیکە و هونەرمەندە بکڕن و لە شوێنەکانیان داێنن شوێنەکانی ساوەکو من زەلامە ناسم ڤێلایەکی کڕیەوە بەم توێدا تابلەیەکم بەرێ بەهادیە یا ڤێلاکەی بای کۆڵە پارەیە بۆ تابلەدا بڵێ کاکە هاوە دە تابلۆ بۆ کڕم تابلێ تۆ لەو دە تابلۆ دروستیکە ڕاستە ناکرێ خۆ من ڕوو نایە بڵم عادی شتێ پارەم بەرێ بێگومان وایە بە هیوای کاری باشتر و بە هیوای بەردەوامی و بەو هیوایم کە جارێکی تر هەر لێرەوە نۆئێمین پێشانگای تایبەتی تۆ گفتوگۆی لەسەرکەینەوە کاکامەرانگیان گەورەت کردین دووبارە بەخێرهاتی زۆر سپاس بۆ